لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دوبەی بەڕێوە چێت گرنگی بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەم لوتکەیە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز یاسین عەزیز شڕەوەکاری سیاسی لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز یاسین عەزیز بەخێر بێ. زۆر سوپاس بەخێراتی سپاس بۆ ئامادەبوون. بۆچی بەشداریکردنی سەرۆکوەزیران لە لوتکەیەکی وەها گرنگە؟ پێشەشی سوپاسی جەناب دەکەم کاک کۆمەڕ ڕێز احترام بۆ بینەرانی کوردستان 24 دیارە بەشداربوونی سەرۆکی حکوومەت یان بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر بۆنەیەک لە هەر مەراسیمێکی جیهانی بە تایبەتی وا گرنگ زۆر زەرورە بۆ ناو نیشانی هەرێمی کوردستان بۆ سوبای هەرێمی کوردستان بۆ پیشاندانی هەرێمی کوردستان وەک کیانێکی سیاسی و ئیداری کە بتوانێت لایەنە دیبلۆماسیەکانی خۆی پەرە بێبدا لەو جۆرە بەشداریکردانە. پێم وایە کە سەرۆکی حکوومەت کەسایەتێکی ئێستا ناسراوە لایەنی دیبلۆماسی جیهانی و لە بەشداربوونی بەردەوامی لەو کۆنفراس و کۆنگرە جیهانیانێن ئەو مناسبەت جیهانیانە کە دەکرێت پێم وایە زیاتر پەرە پێدەدا و زیاتر بەهێزبوونی کەسایەتی کوردی کەسایەتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە کە وەکو باسم کرد بۆ ناونیشانی بۆ ناوی هەرێمی کوردستان یەکجار زۆر گرنگە کە بکەوێتە ناو با بڵێن نەخشەی جیهانی دیبلۆماسیەتی جیهانی. اینجا با بڵێن لوتکەیەکی وا کە لە دوبەی دەکرێت بەو هەموو بەشداریە زۆرەی نزیکەی 400 کەسایەتی کە لە نێوانیاندا 30 سەرۆکی حکوومەت و سەرۆک و دەوڵەت و 140 نوێنەری 140 وڵاتانی جیهان ئەو پێم وایە کە بوونی هەرێمی کوردستان وەکو ناو وەکو حکوومەت وەکو نەخشە وەکو ئاڵا ئەوە زۆر گرنگە لە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ لە پشت هەموو ئەمانەوە کە سەرۆکوەزیرانەی کات و دیدار و کۆبوونەوەکانی و خستن ڕووی دیدگا و بۆچوونەکانی بۆ داهاتووی بەڕێوەبردننی حکوومەتەکان و ئەوەی دێتە پێشەوە بۆ حکوومەتەکان لە جیهاندا و ئەو بەرەو پێشچوونانی ئەو ئەوێت بۆ هەرێمی کوردستان. لە پشت هەموو ئەمانەوە سەقامگیری هەرێمی کوردستان هەیە، سەقامگیری سیاسی و ئابووری. ئەمە چەند گرنگە دەبێتە پاڵپشت و یاریدەدەرێک بۆ سەرۆکوەزیران کە بانگهێشتی وڵاتان بکات ڕۆ لە هەرێمی کوردستان بکەن و بەرهێنان بکەن پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن. لەو ساڵانەی داهاتوو کە ئەوەی کە زۆر هەرێمی کوردستانی وەکو با بڵێن ناوچەیەکی جوگرافی ناساندبی ئەو ئارامی و سەقامگیریەکە لە هەرێمی کوردستان هەیە کە ئەوە وای کردووە کە زۆربەی کۆمپانیە جیهانیەکان ڕووی تێ بکەن. ڕاست ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق، بەڵام ئەو تایبەتمەندیە بۆ هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکەی ئێمە کە دەچینە وڵاتانیان خەڵکی دیکە دەبینین کە دەڵێن لە هەرێمی کوردستانی دیارە با بڵێن تایبەتمەندێکی لەو ئەو هەرێمی کوردستان و تایبەتێ دیارە ئەو شتانەش وها بە ئاسانی بەدەست نهاتوە کاک کۆمەر. یعنی ئەوە با بڵێن ئەنجام و ئاکامی ئیشیشی زۆرە کە لە بۆ ئاسایش و ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان دەدرێت. ئەو ناونیشانێک کە هیتمان وامان لێ دەکەن لە شوێنان ئەگەر وڵاتیش نەبین، ئەگەر دەوڵەتیش نەبین، ئەگەر خاوەن سربەخۆیەکی تەواویش نەبین، بەڵام وابزان خەڵک ڕوویەکی گەشت و با بڵێن متمانێت چاشان بە هەرێمی کوردستان و سیستەمی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان هەیە. بۆیە بەردەوامبوونی بەشداری هەرێمی کوردستان یان بەردەوامبوونی ئەو سەقامگیریاری هەرێمی کوردستانەوەیە کە ئەوە خاڵێکی بەهێز دەدات هەرێمی کوردستان کە لە هەر مناسبەیەک لە هەر لوتکەیەک لە هەر کۆنگرەیەکی جیهانی بەشداربی مانای ئەوەیە کە جێی چاوە جێی ئەوەیە کە بە تایبەتی لە لوتکەیەکی وەکو ئەو لوتکەی دووبێ کە باسم کرد زیاتر پێدەچی ئابووری بی لەوەی کە زیاتر سیاسی بی. ئەوە وا دەکات کە لایەنێکی ئابووریان دەرگەیەکی ئابووری باشە لە هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنان بۆ زۆر ئەوەی بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی گەورەتر لە بۆ هەرێمی کوردستان تایبەت ئێمە ئێستا جۆرە سەقامگیریەکمان هەیە لە پەیوەندیەکانمان لە ناو عێراق و بەڵام لە لایەنی دەرەوە لە لایەنی دیبلۆماسیەتی دەرەوە دیارە هەرێمی کوردستان هەردەم لە پێشەڵدایە. بەشداریکردن لەم جۆرە لوتکانە کە بەتایبەت ئێستا لوتکەی جیهانی حکوومەتەکان کە لە دوبەی بەڕێوە چێت ژمارەی کێچگا زۆر سەرۆک و سەرکردەی جیهان تایدا بەشدارن. ئەمە تا چەند دەرفەتە خاتە بەردەم سەرۆکوەزیران و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین سەرۆک و سەرکردەی جیهان ببینن و ئەمانش بە هەمان شێوە چاویان بە سەرۆکوەزیران بکەوێت و بتوانن گفتوگۆی لەگەڵ بکەن. خۆیمە هەر کۆنگرێک کە هاتە پێشکاک کۆمار دەتوانین بە هەندێک وەزیر بەشداری بکەین، هەندێک نوێنەر دیار هەندێک وەزیر لەگەڵ هەندێک نوێنەری کۆمپانیای گەورەکانی کوردستانیش بەشدار دەبن لەو لوتکەیە. بەڵام بوونی سەرۆکی حکوومەت و هەتا کە ئەمجارە دڵخۆشکارەکە جێگری سەرۆکی حکوومەتیشی لەگەڵا کە ئەوەش نیشانەی با بڵێن تەبایەکە لە هەرێمی کوردستان یان نیشانەی دوا ڕۆژێکی باشتریشە بۆ پێکەنانی حکوومەتی تازەمان کە ئێستا خەریکن ئەو دوو حیزبە کە پێچی بێنن. ئەمە پێم وایە کە بوونی ئەو جۆرە سەرکردانە بوونی ئەو جۆرە با بڵێن کۆبوونەوانانی کە لە پەراوێزی ئەو لوتکانە دەکرێت زۆر زاروەیە کۆبوونەوەکانی کە لە پەراوێز دەکرێت گرنگترە لە خودی با بڵێن بەرگەکانی هەر لوتکەیەک
وە پێم وایە کە دیسان ئەوە فرسەتێکی چاکە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی و دیبلۆماسی هەرێمی کوردستان کە ئەو پەیوەندیانە پێدەن و هەتا بکرێ خەڵکانێک بەرپرسی باش ببینن بەرپرسی وڵاتانی زلهێز هەتا مەسەلەن ئەمینداری گشتنی نەتەوە یەکگرتوەکان لەوێش بەشدارە و نوێنەری چەندین وڵاتی زلهێزی ئەمریکی ئەوروپی ئەوانە بەشدارن و هەتا ئەو وڵاتە عەرەبیانەی کە لە هەرێمی کوردستان پەیوەندیش تایبەتیان هەیە پێم وایە ئەوانە هەمووی فرسەتەک و ئەوەشی لەبارە بۆەوەی کە زیاتر پەرە پێ بدەین بە دیبلۆماسیەتی کوردی بۆ پەیوەندی باشەکانی کە ئێستا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتانە بە تایبەتی ئەو وڵاتانی کە لەگەڵ عێراقش پەیوەندیانی هەیە و بەرژەوەندی با بڵێن دوولایانیان هەیە. بەڵێ ینی کەوا بن ناتوانێت بڵین هەر ئەم دیدار و کۆبنەوەوانە یان ئەم لوتکانە لوتکە و دیدار و کۆبنەوەی ئاسایین بەڵکو دەتوانین بڵین نەخێر لەم دیدار و کۆبنەوەوانە دەکرێت بڕیاری سیاسی و ئابووری گرنگ لە وڵاتانی ناوچەکە و جیهانی شەوە لەم دیدار و کۆبنەوەوانە بدرێت. بەڵێ ڕست کە تۆ سەرۆکی حکوومەتی چەند وەزیرێک لەگەڵا بەرپرسی گەورەت لەگەڵا هەتا کۆمپانیات لەگەڵا مەسەڵەن خاوەن ئەو گروپە گەورانەی لە هەرێمی کوردستاننا کە دەچی لەگەڵ سەرۆکی وڵاتان یان نوێنەری گروپە گەورەکان یان کۆمپانی گەورەکانی جیهان لەوێ دەبێت ئەکید ئەو کۆبوونانانەوە بەدەست بەتاڵی نابێت دەبێتە هۆی ئەوەی کە لێک تێگەیشتن هەبی هەتا دەگاتە ئاستی ئەوەی کە ڕێککەوتنامە ئەمەوە بکرێ یان با بڵێن ئەگەر سێ ڕۆژ کاتی کۆنگرەکە زۆر لەبار نەبوو کات و مەوعیدی وادا بندریان مەسەلەن کە بتوانێت لە کاتیشکە ئەو کۆمپانیانە ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستانەوە چ ئەوان بین هەرێمی کوردستان چ لە هەرێمی کوردستان بانگێشکردن ڕووبدا کە کەناڵێکی دیبلۆماسی دەکەیەوە لەگەر هەر لایەنێک پێم وایە کە دەتوانیت زیاتر پەری پێ بدەیت لە پاش ئەوەی کە بەرگەکانی ئەو لوتکەیە تاوا دەبی. بەڵێ سەبارەت بۆی باسی کرد پێت وایە کەم لوتکەی زیاتر ئابووریە ئەگەر هەر ڕێککەوتنێکی ئابووری لێ بکرێت تا چەند کاریگەری ڕاستە خۆی لەسەر ژیانی خەڵکە بێت لە هەرێمی کوردستانە هەر پەرەپێدانش ئابووری کاک کۆمەر لە هەرێمی کوردستان کەوکو باسم کرد تا ئێستا ئاسوویەکی با بڵێن تا هەندێک باشتر هەیە لە ئەوەی کە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ئەمە بەداخەوە کە لە بەغدا گرفت بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت زۆرجار ئەوەیە کە مەلە زیاتی ئەوەی پەرەپێدان بە دیبلۆماسیەت و بە پەیوەندی ئابووری و سیاسیەکان مامدێن لە دەرەوە زۆرجار سەرقاڵی کێشە ناوخۆیەکان دەبین لەگەڵ حکوومەتی فیدرالی ئێستا کە ئاسوویەکی با بڵێن نەوانما ئیزابیمان هەیە تا حدێک پێم وایە کە ئەوانە هەمووی دەبنە هاریکاریەکی باش دەبنی یارمەتەدیری باش بۆی کە سەرکردایەتی سیاسی و دیبلۆماسی هەرێمی کوردستان بتوانی کە وەزعی هەرێم باشتر بکە هێنانی کۆمپانیای باش مثلەن لایانی وەبەرهێنان بوونی فرسەتی کار بۆ هەرێمی کوردستان چەند پرۆژەی گەورە کە ئەمە پێویستمانە هەتا ئێستا مەسەلەن نەگەیشتنە ئەو بڵێن ئەو ئەندازێک کە بتوانین ئەو هەموو پرۆژە گەورانە لە هەرێمی کوردستان ئەوە بکەین بوونی وەکو باسم کرد ئەو گروپ و کۆمپانیا جیهانی گەورانە کۆمپانیا هێزەکانی جیهان لە بۆنەیەکی وە پێم وایە یارمەتیدەرە بۆ ئەوەی کە لایانی ئابووری لە هەرێمی کوردستان زۆر پەرە پێ بدرێت. بەڕێز یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ ئامادە بوون زۆر سوپاس بۆ شرۆڤەکانتان بەخێرات.